مانگی هەنگوینی تەواو بوو. تێرێسا مەی سەردانێکی سەرکەوتوانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپی کرد و وای لێکرد کە پشتیوانی ناتۆ بکات، بەڵام گێژەڵووکەکە چاوەڕوانی ئەو دەکات پاش سەردانەکەی بۆ واشنگتن. مەی بە توندی ڕوبەڕووی ڕەخنەبەوە لەلایەن چەپەکانەوە کە بەهێزێکی تەواوەتیەوە دەرناچێت لەو ڕێگرەی ترامپ. پەیامی من وەک سەرۆکی شارەوانی لەندەن بە دەنگی بەرز و ئاشکرایە، نابێت سەرۆک وەزیرەکەمان تێریزا مەی ئەمەی بەلاوە ئاسایی بێت. پاراستنی وڵات لە تیرۆریستانی بیانی لەوەی بێنە ناو ئەمریکاوە. هەڵوێستی ترامپ وای لە حکومەتەکانی تەواوی ئەوروپا کرد کە لە خۆیان بپرسنەوە. پێشوازیکردن لە پەنابەران ئەوانەی کە لە جەنگ و هەڵمەتەکان هەڵاتون، ئەمە یەکێکە لە ئەرکەکانی ئێمە. پێوەستە زامنی ئەوە بکەین کە ئەمە بە دادوەرانە دەگرێت بە شێوازێکی ڕاست و ڕەوان، هەروەها وەک فریاگوزاری و زامنی ئەو شێوازە بکەین کە ئەنجامی دەدەین. لەبەرەوەیە بۆیە کە دیالۆگی ئەوروپایەکان و فریاگوزاری ئەوروپایەکان پێوەستە بەردەوام بێت بۆ ئەوەی ڕۆڵ بگێرێت، کەواتە کۆمەڵگاکان ناجێگیر نین، بەڵام پابەندن بە بەڵێنەکانیانەوە و هاوکات ئەوانیش پابەندن بە بەهاکانمانەوە. ئەم تێکۆشانە بۆ بەهاکان پێکدادانی دروست کردووە لە نێوان ئەوانی کە پشتیوانی لە فرەکەلتوری و کاری مرۆڤایەتی دەکەن و ئەوانەشی کەوا دەڕوانە کەلتور و شوناسی نیشتیمانی کە لە مەترسیدایە. ئەمە ئەو باری دۆخە سەختەیە بۆ زۆربەی وڵاتانی خۆر ئاوای ئەوروپا. کۆمەڵگەی کەمایەتی موسڵمان لە گەشەکردندان لەژێر ڕۆشنایی چەندین پێشبینیکردن لە ڕووی دیموگرافیەوە بۆ زۆرینەی دانیشتوانەکە کە بە خێرایی گەشە ناکەن، کەواتە دۆخێکی ڕوون و ئاشکرا بوونی نییە و ئاگایەکی بەتەوەژم دروست بووە کە زۆر جار مانایەکی نەرێنی هەیە. ئیدارەکەی ترامپ دەڵێت هەمان ئەو ڕێسایەیە کە سەرۆک ئۆباما لە ساڵی 2011دا ئەنجامیدا کە کاتێک ویزای پەنابەرانی عێراقی بۆ 6 مانگ ڕاگرت. ئەو حەو وڵاتە کە لەلایەن فەرمانی جێبەجێکردنی ترامپەوە دەرچووە هەمان ئەو وڵاتانەیە کە پێشتر لەلایەن ئیدارەی ئۆباماوە وەک سەرچاوەی تیرۆر ناسێنراون. ئەم دەخالەتە یاساییە نوێیە بەردەوامیدانە بەڕابردوو، بەڵام ئایا چ گرفتێک هەیە لەبارەی ئەم بابەتەوە؟ گرفتەکە ئەوەیە ئەمە چۆن هات. بۆ نمونە هەر لە یەکەمین هەفتەوە یان ئەو کاتەی کۆمەڵێک پێشنیات لەلایەن ئیدارەکەی ترامپەوە چاویان هەڵبڕی کاتێک دۆخەکە چووە دەرەوە ئەم هەستەی دروست کرد. هەستکردن بەرامبەر پەنابەران گرنگە و ئازادانە جیاوازە کە سێکتەرەکانی کۆمەڵگەی لە دۆخێکی تووڕەبووندا هێشتۆتەوە. سەرباری ئەوەی کە ناڕزایەکان دژی ڕێگری ترامپ بەرفراوانتر و دەنگیان بەرزتر دەبێتەوە، ئەو دەنگدەرانەی کە بە ئارامی هاوسۆزن لەگەڵ بزوتنەوەی نەتەوە خوازەکاندا نیگەرانی بۆ سەرکردەکانی ئەوروپا دروست کردووە و بە وریاییەوە هەڵوێستە دەکەن. ئەوان چی دەڵێن و چۆن دەڵێن ڕەنگە ئەمانەی ئەوە بدات کە شکستی گەورە لە زۆرێک لە وڵاتە جیاجاکاندا لە سندوقی هەڵبژاردنەکاندا لەم ساڵدا ڕوودەدات.